چییە ئەمە ئەجا خۆ مەگەر ڕیق ناوا بێ ئەمە تێکەڵ بۆ لەگەڵ گەنمەکان لە سایلۆ لە دوای چۆڕوانێکی زۆر و وەرنەگرتنی ئارد لە کاتی خۆیدا دوجار بەشە خۆراکی ئاردی مانگی 5 گەشت بەڵام هاوڵاتیانی سەی سادق بە تۆڕەییەوە دەڵێن ئەم ئاردە بە کەڵکی خواردن نایەت و وەری ناگرن دەیفرۆشنەوە بە نرخێکی زۆر کەم وە خۆیان باسی دەکەن ئاردەکە نانی لێ دروست ناکرێت نە بە خەڵکی خواردن نایە یەک بەشەر بۆی ناخورێ ئابڕۆ سەیر ئەم وەکیلانەکە هەر هەمی خەڵکی فرۆشێتەوە ئەو سافەردەی 12000 13000 سەوازام 9000 دەنێ یا 9000 یا 10000 دەنێ یعنی تۆ ئەبێ بچی ئاردەکەی خۆت بی بە 9000 بە 10000 و بچی هەر بایعی هی کەرکک و دیالە چونکە ئەوان ساحێبیان هەیە ئێمە نیمانە ئەچی ئەبێ بچینەکەی ئەوان بکڕیتەوە 24000 ئێمە یین بۆ بایعی وەریەگرین بیبینەوە نایبینە بۆ ماڵە لێرە ئەیفرۆشین بە بایعەکان خۆیان بایعەکانیش ئەچن ئەیفرۆشن بە توجارەکان بۆ ئاژەڵ و بۆ حیوان ئەیکڕن لێیان بەمبەستی بە دۆداچوون و سکاڵەی هاوڵاتیان لیژنەی کشتوکاڵی سلێمانی لە نزیکەوە سەردانی بەشێک لە وەکیلەکانی ئاردی سەی سادقیان کرد و وێڕای پشتگیری هاوڵاتیان و داوەشیان کردووە لە بەڕێوەبەری دانەوێڵەی سلێمانی ئەم ئاردە ڕابگرن و نێنێرن بۆ وەکیلەکان داوەشیان کردووە بە زووترین کات لیژنەیەک دروست بکەن و ئەگەر لە پشکنیندا ئاردەکە دەرنەچوو ئەوە دەبێت قەرەبووی هاوڵاتیان بکەنەوە بە شوەیەکی مەیدانی سەردانی قەزای سەی سادقمان کردو بۆم بابەتە سەردانی وەکیلەکانی ئاردمان کردووە بۆمان دەرکەوتووە بە شێوەیەکی فیزەکی سیرمان کردووە ئاردی ئەم مانگە جیاوازە لە مانگەکانی تر بۆ مانایە کە خراپترە لە دەزانین بەشە ئاردی ماڵان هەموو مانگێک خراپە بەڵام ئەم مانگە خراپترە لە ڕووی ڕەنگی ئاردەکەەوە ڕەنگێکی ناتەبیعی و ناسروشتی هەیە ئەگەر هات و ئاردەکە لە مەختەبەر دەرنەچوو ئەوە ئەو کاتە ئێمە دەسەڵاتی ئەومان هەیە داوا بکەین لە بەڕۆبەراتی دروستراوی دانەوێڵە سلێمانی کە فشار بکەن لە کارگەی دروستکردنی ئارد ئەو ئاشەیکەوە ئەم ئاردەی بەرهەمهێناوە دەبێت لەسەر مەسئولیاتی خۆی ئەم ئاردە بگەڕێنێتەوە بە پێی زانیاریەکانی پەیام ئەو ئاردەی کە دابەش دەکرێت کێشی کەمە و بەهۆی خراپی کوالێتی ئاردەکەوە هاوڵاتێکی زۆر وەری ناگرێت بەو هۆیەوە هاوڵاتیان بە ناشاری لە بازاردا بە نرخێکی زۆر ئاردەکە دەکڕنەوە. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.